سڵاوتان لێبێت بینەرانی کورسادیوس من هاوڕە تۆفیقم دەڵخێم شوی بەرنامی پانۆراما پێتان گەیشتینەوە. قسە و باسەکەین لەسەر بابەتێکی گرنگ کە پەیوەندی هەیە بە مێژووی نەتەوەیەکەوە، ئەویش بابەتی ئەنفالە کە ئێستا ینی هەوڵێکی جددی هەیە بە تایبەتی لەلایەن بەرپرسانی باڵای هەرێمی کوردستان و لە نێویشیاندا بەرپرسانی باڵای عراق بە تایبەتی کورد و لە سەرۆ موشیانەوە بەڕێز خاتوشانە زیبرای مححمد کە هەوڵێکی بێوچانەدا بۆ ئەوەی کە خۆی و تیمەکەی بە دوای سەررجەم بەڵگەکانی ئەنفالکراوانی کووردا بگەڕێن کە خۆشببختانە کۆمەڵێک ینی گۆڕی بە کۆمەڵ هەیە لە ناوچەکانی خوار و ناوەڕاستی عراق و تایبەتی لە سەماوە کە بینیمان لە ڕۆژانی پێشوودا ینی یەشێک لە گۆڕە بە کۆمەڵەکان دۆزرایەوە و کاری لەسەر کرابوو لە ماوەکانی ڕابردوو کە ڕوفات و ئێسک و پرووسکی ئەنفالکراوانی کوردستانی تێدایە کە ئەویش بەشێکی زۆر مناڵ و ژن بوون. مەبەستی ئەم ڕۆمان کە ئەم بەرنامەی ڕێگە خەین بابەتی ئەنفال بە دۆکۆمنتکردنی بابەتەکانی ئەنفال چکە ئێمە زانین لە ڕابردوودا وێنەی ئەنفالکراوان یاخود پرۆسەکانی ئەنفالکردنی کورد نەبووە لە مێژووی کووردا، بەڵام هەندێک شایەت حاڵ کە لە ڕابردوو لە بابەتی ئەنفالدا یعنی تا ڕادەیەک بە دوواداچوونی وردیان هەبووە بابەتەکانیان لە ڕووی وێنەوە دۆکۆمنت کردووە، بەڵام دۆکۆمنتەکە بە شێوازی وێنەکێشانە. چی کراوە لە ڕابردوودا بۆ ئەوەی کە بابەتی ئەنفال لە ڕووی وێنەیەوە لە ڕووی دۆکۆمنتاریەوە پارێزراو بێت. لە زانکۆکاندا بۆم بابەتە چی کراوە، وەزارەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستانەوانی کە معنین بە بابەتی شەیدان و ئەنفالکراوان چیان کردووە لەمڕۆوە، مامۆسایانی زانکۆ کە خۆیان شارەزای ئەم بوارن لە ڕووی دۆکۆمنتاری و مێژوویەوە بۆ پاراستنی ئەم تاوانە گەورەیە کە تاوانی ئەنفالە چیان کردووە. ئەمڕۆ قساکەین لەسەر ئەم بابەتە بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر عوسمان قادر ئەحمەد، مامۆستای زانکۆ و شارەزای بواری دۆکۆمنتاری وێنەیی ئەنفال کە بە سوپاسەوە لە ستۆدیۆ لەگەڵمای. بەخێر بێ دکتۆر جان. زۆر سوپاستانەکەم ڕێز و سڵاوتان. خۆشحاڵین ئەمڕۆمان دوو دەکەین داوای لێبوردنێ لەکەین، بەڵام بابەتەکەمان گرنگە و ئەهێنێت چکە مێژووی نەتەوەیەکە. بابەتی ئەنفال هەمومان نەزانین بابەتێکە کە لەبیر ناکرێەوە، هەوڵەکانیش بە ئاراستەی دۆزینەوەی گۆڕەکان، دۆزینەوەی ڕوفات و ئێسک و پرووسکی ئەنفالکراوان ئەمە بابەتێکی زۆر گرنگترە، بەڵام لەو گرنگتر ینی دۆکۆمنتکردنی ئەم بابەتەیە. لەمڕۆ جەنابەت حەزەکەم بزانم کۆمنتت چییە؟ بابەتی دۆکۆمنتکردنی ئەنفال هەروە ئاسانە ئیشکراوە بووی لە ڕابردوو لە ئێستاە دەبێت چی بکرێ؟ فەرموو دکتۆر جان. سەرەتا ڕێز و سڵاو و حورمەتم بۆ قوربانیانی ئەنفال و کەس و کار و خزم و دۆستانی ئەوانی کە بوونەتە قوربانی ئەم شاڵاو نەگریسە. بەڵێ بەداخەوە توانی بڵێن کە هیچ گرنگی و ئەتیمامێکی پێویست بەم کەیسە نەدراوە. زۆر بەداخەوە ئێمە ساڵانێکی زۆر کە کار لەسەر ئەم بابەتەکەین لە چەند هاوڕێیەکی تریشان کە بەڕاستی خۆبەخشانە کاریان کردووە کە بتوانن ئەم داتا و زانیاریە گرنگانە لە زاکری خەڵکا بهێڵنەوانێ و بێ ئەوەی کە تا ئێستا هەوڵێکی جدی لە حکوومەت و لە وەزارەتەکانی شەهیدان و ئەنفالەوە دەستی هاوکاری بۆ درێژ کرد بێتن. ئێمە کە باسیەکەین باسی سەرەتای پرۆسی ئازادکردنی عێراقەکەین کە بەدەیان گۆڕی بە کۆمەڵ دۆزرایەوە و تەنها کاریان لەسەر چەندانێکیان کرد، باقیەکانی سەریان داپۆشینەوانێ و دانرا بۆ کاتێکی مناسب کە بتوانرێ کاری لەسەر بکرێ. بۆ ماوەیەکی زۆر ئەو شتە بەهۆی بوونی جوڵەی باسیە شەڤێنەکان و هاتنی داعش و ئەو جوڵانی کەوا دژی ئەم پرۆسێ بوون و دواخستنی دەوڵەتی عێراقیش خۆی لە خۆیان و بەدەنگەوە هاتنی وەزارەتەکانی خۆشمان لەم بوارە هۆکارێ بوو بۆ ئەوەی کە ئەم بابەتە سست بێ و گرنگی پێ نەدرێ وەکو پێویست. بەڵام ئەوەی کە هەیە
ئێمە دەزین ئەمە ژیان و ماڵی ئێمەیە ئەمە زۆر بڵین جەخت لەوە دەکەینەوە کە هێشتنەوەی ئەمە لە زاکیرەی مرۆڤی کووردا لە زاکیری قوربانیەکانە زۆر زۆر گرنگە وەکو باسمان کردو بە دەیان جار ئێمە کە کەسێکمان لە ناوە چێ کەسێکمان شەهید دەبێ کەسێکمان بە نەخۆشی دەمرێ کە بەدەستی خۆت ئەینێژی کە مەراسیمێکی بوو ئۆکەی هینێکت پێ سوکناییەکت بۆ دێت ئارامیەکت بدێ حساسەکەی کە لە شوێنێکی ئەمینە ئەم کەسە بە واجبی خۆی هەڵساوە و بە شێوێ لە شێوەکان ئەوە بۆ بەڵام لە کاتێکا ئێمە باسی کۆمەڵێ خەڵکەکەین کە نازانین چۆن لە نێو چۆنیان کوشتووە چۆنیان لە ناو بردوون چۆن زەجریان کێشاوە و پشتڕاستکردنەوەیەکمان بۆ ئەمە نیە ماوەتەوە سەر ئەوەی کە ئەو عوقدەی کە لای ئێمە دروست بووە چۆن ئەو قوربانیانە بێنینەوە ئایا ئەبێ لای کە سوکار دایک و باوکو خوشک و کە سوکاری ئەوانە ئەبێت چه عقدەیەک هەبێ کە بتوانن ئەمانە بێن لەو مەراسیمە تەچی بکانیان دەست بن لەو ئێسک و پرسک و ڕەفاتەکانیان بە چای خۆیان ببینن لە توقوسێکا کە خۆیان دڵیان ڕازیەکە بیتوانن بینێژن و هەفتانە مانگانە ساڵانە لە کاتی جەژنا بچنە سەر ئەوێ دڵیان ئارام بێتەوە ئێمە ئەمانەمان نییە بەڕاستی و لە سەرەتای ئەوەی کە ئەو هەوڵانە دروست کرا کە بتوانین چەندێک لە گۆڕ بە کۆمەڵەکان بێنینەوە ئەو لە بەغا بۆ ساڵان هێشتیان نەوانێ و نەمانتوانی وەکو پێویست بگاتەوە بەڵێ بەردەستمان کاتێکیشە نەکراکە کەلوپەل و ئەو کەرەسانەی کە ئەم قوربانیانە بەکاریان هێناوە ئێم بین بیکەین بە کەرەسەیەکە ئیسیفادەی لێ بکەین لە زاکیری خەڵکا بیێڵینەوەوانێ بیان پارێزین پیشانی کۆمەلگەی نێودەوڵەتی بین کە ئێمە ئەمانە بەردەوام ئارشیفی بکەین بەڵێ دەرس وەرگرین لە وڵاتانی تر کە بتوانین ئەم بزانین ئەوان چیان کردووە کام فرسەتانە زۆر ڕەخساوە بەڕاستی ئەمە لە ڕێی ئەوەی توانیمانە من بە شخصی خۆم چەند وەزیرێک لە وەزیرەکانی شەهیدانم بینیوە لەو مەراحیلانی کەوا بە سەریا ڕۆشتم چەندین جار باسی ئەومان کردووە کە ئەم کارە زۆر گرنگە دەبێت کە خەڵکی پرۆفیشناڵ پسپۆر ئەم کارە بەڵێ و هەوڵمان داوە حتا لە زانکۆ بتوانین کەوادری باش پێ بگەێنین و تەشجیعی ئەو حتا لە سەردەمی تواناسازیە کە کۆمەڵی خوێندکاریان نار بۆ خوێندن بەوەی کە بە بیتاقە بۆیان دەرەچوو ڕۆژنە وڵاتی بابەتەتی بوو کە بۆ نەخێر من تەشجیعم کرد بە لەوانەکانی کە ئەکرێ بەسەر میلەتانە بەڕاستی چکە خۆی ئەمە ینی بیرمان نەچێ ئێمە وەکو جەناب تەڵی کە ئەگەر خوێندکار چوو بێتە دەرەوە ساڵانە یەک دنیا و ئوفودی ژاریمی کوردستانەوە دەچنە دەرەوە بۆ بەشداریکردن ینی لەو بۆنە نەتەوەی و نیشتیمانیانی کە هەیە لە وڵاتانە بە تایبەتی ئێمە گەر بیرمان نەچێ ینی وەف دەچێت بۆ ینی ژاپۆن بۆ بەشداریکردن لە کارەساتی هیرۆشیما و ناگاساکی ینی دەچن بۆ وڵاتانی دیکە کە بابەتی وەکو هۆلۆکۆز یاخود هەنێ بابەتی دیکەی ینی چۆنڵی سڕینەوەی نەتەوایەتیان بەسەردا هاتووە بەڵام کە ئەمانە ڕێگەخرێت ئێمە بەس بەشداریشی ڕەمزی ئەەکەین یاخود نەخێر دەچین ئێمە بۆ سوود ببینین لەم بابەتە دکتۆر قوربان ئەو بەشداریانە بەداخەوە ئەوانی کەوا حکوومەت کردوەتی هیچی سیستەماتیک نەبوو هیچی بە بەرنامە نەڕۆشتووە و ئەو هەلانەی دروست بوو بۆ ئەوەی بتوانن لەوێ ترێنین بە هەندێک کەسی بەتوانە بکەن لەو شوێنانی کە ئارشیف ئەتوان مۆزەخانەیە کە بێکە نییە بێنەوە ئیسفادەی لێ بکەن ئەوی شەر نەکراوە بەڵام خۆبەخشانە یان ئەوانی کە هەمان بووە کەسانی ئێمە وەکو ئێمەمانان کەسانی تاقە کەسی هەوڵمان داوەکەوە بەشداری ئەو کۆنفرانسانە بکەین کە لە دەرەوە ئەگیرێ لەسەرەوەنە بە بابەت کەوا بابەتێکمان هەبێت تایبەت من و خۆم وەکو هونەرمەندێکی شایەت حاڵی ئەنفال لە ئەنفالی دووسیا هەموو تەمەنی خۆم دابین کردو بۆ ئەوەی ئەم چیرۆکانە بکەم بە شێوەیەک لە ستایلێک لە ئیشکردنی هونەری بتوانم کاریگەریم هەیە بۆ هێشتنەوەی لە زاکیری خەڵکە یا بۆ کەسانی بە ئاگال نەبوون لە مەوزوعە بتوانم بیوروژیانمەوە بیهێنمەوە لە زاکیریانەوە ئەمە بکەم بە حەقیقەتێکە هەیە باشە ئەو حەقیقەتە ڕاستێ تۆ کۆمەڵێک وێنەی زۆر گرنگت کێشاوە ینی دکتۆر لەسەر بابەتی پرۆسەکانی ئەنفالەوە ئێستا من داوا لە کاگڕەبینی مۆنتێرەکەم کە هیچ نەبێ ئەو وێنانەمان بۆ بێنێتە سەر شاشە بۆیە کە پێشانی بدەین ئێمە ئەم دێکۆمنتانە تاوانەمە دێکۆمنتە بەڕاستی کە تۆ شاهدی بابەتەکەی شاهدی پرۆسەکەی و ئێمەش قسەکەمان لەسەرەوەی کە بە وێنە دۆکۆمنتی ئەم بابەتە گرنگە بکەین کە بەسەر نەتەوەکەمان وەکو نەتەوەی کورد هاتووە لە زاکری هەموو ینی ڕۆڵەکانمانە بمێنێتەوە ئێستا لەسەر شاشەکەی مەبینین دکتۆر تاوانەمە بە دەستی جەنابەت کێشراوە ئەم وێنانە کە کێشراوە
بەس ئەرشیفی خۆتە هەیە یاخود نەخێر ئەمە تۆ داوتەتە ئەرشیفی وەزارەتی شەیدان و ئەنفالکراون بۆی کە ئەوان سوودی لێبین و بۆ نمونە لە پرۆسەکانی خوێندن پەروەردە و فێرکردن بەکاربێت کە پیشانی نەوەی داهاتوی ئەم میلەتە بدرێت کە ئەم پرۆسە قورسە بەسەر گەلی کووردا هاتووە. حەزەکەم خۆت بدوی لەسەری فەرموویت. نەخێر بەڕاستی من ئەمە کە ئیستا باسیەکەین ئەم قوربانیانە ئەم کەسان جوانانی ئێمە کە ئیستا بینین ئەو ژنۆ مناڵانی کە ئیستا ئایان بینین و ئایان دۆزینەوانە من لە پرۆسەی دۆکمنتکردنەکەیە لە خوێندنی ماستەرەکەمان لە بەریتانیا کە کردومە باسم لەوە کردووەکەوە ئەم خەڵکانی کە من بینیم بە چای خۆم سواری زیلی عسکەریان کردن سواری پاسیان کردن ئەوان کە بردیان نازانین چیان لێ هاتووە چیان لێ هات لەبەر ئەوە بە ضرورم زانی کە ئەمە ناشناڵ میمۆریکی پێ دروستکەم هاتم دکتۆرایەکم لەسەر کرد بۆ ئەوەی کە یادەوەری قوربانیەکان بگەڕم بە دوای ئەوانی کە لە کەمپەکانی نوگرە سەلمان و ئەرعەر و ئەوانە ڕزگاریان بۆ بزانم ئەوان چیان چێشتووە بەدە چاوی خۆیان چیان دیوە لەمەوە من هاتم دۆکمنتوە لە چاوی ئەوانەوە هاتو ئەمی وەنانم کێشاوە کە ئەوان باسی ئەکەن لەسەر ڕوئیای ئەوان ئەم شتانم دۆکیمنت کردووە ئەوەی ئایا حکوومەت یان شەهیدان یان وەزارەتەکان لێرە احتیمامێکیان بابەتە بێت نەخێر من دەتوانم بڵم لە بەریتانیا باشترین خوێندنەوەی بۆ کراوە لە مۆزەخانەی جەنگی بەریتانی بۆ ئەم بابەتەی من و عەرزی باشی بۆ کراوە زیاتر لە 51 کاری منیان لێ دۆکیمنت کردو ئەرشیف کردو ئەنفال و من لە 2013ەوە تا ئیستا کە هاتوومەتەوانێ دنیای کاری هێڵکاری و تابلۆ و وێنەم هێناوەتەوە بە هیوای ئەوەی کەوا بتوانم لێرە مۆزەخانەیەکەی بێت تایبەت بێ بە ئەنفال ئەمانی پاشی بکەیت. ڕاستەکە مۆزەخانەیەکمان نیە بەڵام خۆ چەندین مۆنۆمنتمان هەیە تایبەت بە ئەنفال بۆ نمونە تۆ نەوتوانیەوە مخاتەبەی وەزارەتی شەیدانی حکوومەتی هەرێمی کوردستان بکەی کە ئەم دۆکۆمنتانە کە وێنەیە و یعنی تۆ شاهدی بابەتەکەیت لەوێ ینی بکرێتە پاشخانێکی مێژووی خەڵک سوودی لێ بینێ. ئەمە بەوتە نابێت ئەوان گرنگیان بۆ هونەرەکەنی ئاسان توانیان ڕۆڵە ببینێ ئەسڵان لە هێڵکاری تێناگەن کە ئەمە ضرورێتێکی گرنگە کە ئەبێ هەبێ چکم ئێمە لە حملەکانی ئەنفالە وێنەی فۆتۆگرافیمان بە دەگمەن هەیە باشە ئەمەی کە هەیە ئەمە ضرورێتێکە من ئەمەم زیینو کردو تۆکو کامێرەمانە چوومەتە ناو حەدەسەکانەوە ئەو شتانم هێناوە تۆ بیری خەڵک ئەمان ئەم گرنگی بۆچی وڵاتێکی وەکو بەریتانیا مۆزەخانەیەکی هەیە گرنگی پێ دێ پێشانگایکی گەوری بۆ کاتەوە سەرفی بەدێکی زۆریەکە و تابلۆکانی من ئەکرێ لەوێ دای بنێتەوە وەکو هینێکی سەروەتێکی مرۆڤایەتی لەوێ ئەیپارێزیە بۆ خێرە لە وڵاتەکەی خۆمان تا ئێستا لە 2013 تا ئێستا هێنامەتەوە لە ماڵەکەی خۆمایە کردۆلۆژیم بەکار هێناوە ڕاستیەکە من لە کردۆلۆژی تا ماوەی پێش ئێستا بەڕێوەبەری ئێوە بووم ئەوەم بەکار هێناوە چەند ساڵە بەردەوام وەرکشۆپم تیا کردووە کۆلیجیەکانم ئاگادار کردوتەوانێ بەردەوام میوانم هێناوە لەوێ دامناوەکو ئەوم لێ کردو بەڵام ئەمە ئیتکە من لەوێ نەمام ئەو کاریگەری نامێنێ خۆی زۆر گرنگە لەسەر ئاسی مۆنۆمنتی ئەنفال لە چەمچەماڵ بە حەقەت ینی ئەمە کاری لەسەر بێ دکتۆر پێم وابێ ینی ئەم لۆگۆیەکی شێ لە بەردەستە ئەمە ژێری چەکە لە لۆگانی کە خۆت کێشاوتە و ئەوزەم لە هەندێک لە ناوچەکانی کوردستان داوناوەکو ئەمە ماکێتی ئەو مۆنیمنتی پارنۆڕامایە کە لە چەمچەماڵ کردومە و لە سلێمانی لای شاری جوان هەمە و ئەمە 32 مەترە لە چەمچەماڵ و شوێنێکی تایبەتی خۆی هەیە ینی لە کامێرەکە و دیاروێت بەڵێ ئەم لای کامێرەکەت ئێرێ دکتۆر ئەمسە لێر ئاوشانەوە بڵێ ئەمە ئەو مۆنیمنتەیە کە پانۆڕامەی ئەنفالە لە زۆر لە شوێنەکان دانراوە بە تایبەتی لە چەمچەماڵ لە کفری و لە سلێمانی بەحسی هەموو ئەو ئەتوانین بڵێن ببینین کە ئەو کەسانە لە پیر و گەنج و کەسانی تەنیا و ئەوانە کە لەو سەفەرە بێگەڕانەوەیە چۆن ئازاریان پێوە بینی چۆن ماندوون چۆن دەڕۆن و ئەمە لۆگۆی ئەنفال یاخود نەخێرشتە ئەمە من کردوومە دامناوە ئەوە حکوومەتە ئەتوانی ئەم شتانە بەڕێوەبەرەوە کۆمەلگەی مەدەنیمە بەڕاستی تا ئێستا بۆ شێوەیەن بووەمە تا ئێستا لە چەمچەماڵ مستواسی دکتۆر ڕەزا ئاکەم لە کاتی خۆیان پشتیوانی کردمەوە ئەو شوێنە بە تایبەتی چکم لە چەمچەماڵە من لەو گردا کە ئەنفال کراوە من لەوێ بووم زیاد لە بەڵێ خۆم شایەت حاڵم لەوێ بووم بەو گردا دوو جار سێ جار گەڕاوم کاوەکو کون و کەلەبەرێ پیاکەن خۆمانەکەم بە ناو شاری چەمچەماڵە بە اختیفا بۆیە ئێوەم هەڵبژار کە ڕووی لە شار و لە کەمپی ڕزگاریە و بە ئاسانی ئەتوانێت برێەوە بەڵام تا ئێستا وەکو پێویست تا ئێستا ڕێچکەیەکیان بۆ نەکردێتەوە خەڵک بچێ وەکو مەراسیم بیبینێ
یعنی ئەمە چەند ساڵ 4 ساڵ دانرا و هەموو شتێکی تەواو بۆ ئەمانە بەڵام خزمەت گوزاریکی وای بۆ نەکراوە ئەرشیفەی جەنابە باسیەکەی لە پشتیوانێ بەڵێ شوێنێکی تایبەتی بۆ کراوە ئەرشیفخانە بەڵام ئەمە ئیشێکە کراوە و دوایی هەر ئەوەیە بە ئاسمانەوە ئەیبینیت و پێم وایە لە دەریشەوە خەڵک هاتۆ بە تایبەتی بینیوێتی لە پشتی شۆ نووسین هەیە لەوێش بە هەمان شێوە کە بە گەوری ینی داتایەکەیە لەسەر ئەوە بەڵێ داتاکەیە لەسەر ئەوە معلومیشەکە ئیبینی تەزانی کە بە تایبەتی کە چەمچەماڵ پایتەختی ئەنفالە بەڵێ ئەمە زۆر گرنگەکەمە بتوانین لە مۆزەخانەی تایبەتیمان هەبێ بە ئەنفال و ئارشیفخانەمان هەبێ بۆ ئەنفال. باشە کاگوتۆر ینی کە نەمان بۆ هۆکار چییە بێباکی خۆمانە یاخود نەشارەزاییمانە ئەگەر نەشارەزاییمانە بۆ ئێمە ناتوانین ئێخۆتا چەندین مامۆسای زانکۆی بەڕێزیۆک و جەنا بدەن لە بوارەکەی کارەکەن شارەزایی شت هەیە ینی تۆتیایە بۆ نایەن سوود ببینن لەم ئەزمونە چکە بە حەقە تۆ ئەمە کارەساتێکی گەورە و کووتمان کە بەسەر گەلێک هاتوو ئێتۆ بێ ئەرشیفیکەی دەبێ بیپارێزی هەریژە بێ بۆ نەوەکانی خۆ دەریژە بێ بۆ وڵات و میوانانی کە سەردانە دەکەن ئەگەر خۆمان نازانین بۆ ناتوانین پێی بەرین بە هەندێک وڵاتانی دیکە و شارەزایان کە بێن لێرە فێرمانکەن بۆیە دواتر خۆمان احتیمات خینە سەر خۆمان کە ئەمە نەکراوە بۆ جا من پێشتر وتم بەڕاستی ئەمە هەردووکیانە هەم نەشارەزاییە هەم بێباکیە بێباشی باشە بێباکیەکە ئەوەیە کە تا ئیستا کەسانی پسپۆر لە شوێنی مەسئولێنی وانین کە خوێندنەوە بۆ ئەمە بکەن بڵێ ئەمە زۆر گرنگە ئەوەی ئێمە پێمان کراوە بە وەزیرەکانمان وتووە بەڵام وەزیرەکە بۆی مهم نییە ئەمە هێڵکاریەکە ئەبێت چ ڕۆڵێکی هەبێ من دانیشم مەسرەفیتیا بکەم یا بیهێڵمەوە یا ئارشیفخانێکی بۆ بکەم دووهەمینی کەسانی پسپۆر کە ئەبێ هەبێ لەوەیە زۆر گرنگە ئێمە لە زانکۆکانەوە پێیان گەێنین دەبێت دیراساتی جینۆساید بکەن لە ئاستی ئەو لەسەر ئەزمموی وڵاتانی وەکو هۆلاکۆست و کەمبۆدیەکان و تایلندیەکان و هەندیەکان و باقی نەتەوەکانی کە هەتا شارەزایی تەواومان لە کانسێپتی جینۆساید نەبێت لە وڵاتەکانی کرد لەوەی خۆمان باشی تێناگەین. ئێمە بەشی شێرمان لە جینۆساید بەرکەوتووە هەر لە سەردەمی دروستبوونی هێزەوانێ و داگیرکردنی وڵاتەکانمان تۆ بڵێ لە کاتی فتوحاتی ئیسلامیەوە تا ئیستا بە هەزاران جار ئێمە ئەنفال کراوین ئێمە لە ئەنفالە تازەکانی شالەوانە بگرە لە فەیلیەکان لە بەرزانیەکان لە کاکەیەکان لەمانە ئێمە دۆکمنتمان نییە مهتەم نین پێی یەزیدیەکان ینی گرنگە ئێمە شتەکان وەکو خۆی پیشان بێ ئێمە بتوانین شوێنێکی تایبەتمان چۆنکەم سەریکە لە وڵاتان کە ئەچی بۆ سەردانی هەج وڵاتی یەکەمی شۆن سەیرەکەی شوێنی مۆزەخانەکانە مێژووی وڵاتە سەیرەکەی لێرە کە دێن من خۆم بیستومە لە وەزیرەکان کە میوانیان دێ نازان بۆ کوێیان برن لە بابەتی ئەنفال و لە هیچ شوێنێکیان نییە بۆیان بەرن دوای ئەوە کۆنفرانسی جینۆسایی دەکەن مەسەلەن لە دووە کردومانە لە هەولێرێکی لێرە ئەیکەی دێت میوانەکان دی باسی کۆنسپتی جینۆسایتەکەی دەتۆ مەخفەرێکە نەماوە کاتی سەدام کە بێ پیشانی بڵێ لەم مەخفەرا من ئەم نەکەسم کوژراوە وڵاهی ئێستا بۆ نمونە ئەوەی کە لە ڕابردوو کراوە ینی ئێمە بێ ڕۆڵی بۆ نمونە خاتوێرە ئیبراهیم محمەد لە یاد نەکەین بە تایبەتی پاراستنی ینی ئەم نەسوورەکە کراوەتە شوێنێکی گەلەپوری و مێژووی ئێمە یەکێکە لەو ینی دۆکۆمنتانەی کە باسەکات لەوەی کە ئەم میلەتە لە سەردەستی ینی ڕژێمێکی فاشیستی وەکو بەعس چی بەسەر هاتوو ینی دۆکۆمنت و بەڵگەکان تا ڕادەیەک پارێزراوە هەوڵی زۆریش دەبڵێت ئێستا ئەم هەوڵانەشی کە هەیە بەڕاستیانەمە کە شانازخان کە ئیداخان یەکەمی عراق بۆ دۆزینەوەی گۆڕە بە کۆمەڵەکان ئێمە ئاستی تاکە کەسی خۆیەتی کەی بەڵام ینی تۆ بێت لەسەر ئاستەکانی کەوکو جەناب دەڵی کار بکەی ئێستا ئەم گۆڕە بە کۆمەڵی سەماوە کە دۆزرایەوە ینی دکتۆر جەنابی شت بینی ینی یەک دنیا ماتریاڵی تەیە کە تۆ بتوانانی ئیسفادەی لێ بکەی بۆ دۆکۆمنتکردنی بابەتێکی گرنگی ئاوها لە ڕووی وێنە لە ڕووی ینی دیمەنی جوڵاوە کۆمەڵە کەلوپەلی تایە تۆ ئەم کەلوپەلانە چیریەکی بە حەقەت ینی چۆنە بێ کار بکرێت لەسەر ئەمە دکتۆر من لێرە تامان دەستخۆشی لە خاتو شانازەکەم شتێکی کارێکی زۆر گرنگی کردو ئێمە کەسانی وامان پێویستە کە لە ئاستی باڵای دەسەڵاتان بتوان بودجەی گەورە لە وڵاتی عێراقەوە پێیاکەن بۆ ئەوێ بتوانن کە ئەمە بە پشێوەیەکی پرۆفیشناڵی برن بڕێوە و بتوانن کە کەسانی پسپۆر بێنن کە ئەم جلوبەرگ و شتانە بە شێوەیەک بپارێزن کە بمێنێتەوە من هەر لەو کاتانی کە جەناب تەلەفۆن بۆ کردی ریسێرچێکم کرد کە لەسەر ئەوەی کە ئەمە چۆن دەتوانێت پارێزیە تە وڵاتان خەڵکی پسپۆری تایبەتی کە خۆیانیانە ئەیان هێنن دێن دیراسە لەسەر ماتریاڵ و شێوەی ئەو قماشاناکەن کە لەو کاتانە بەکاریان هێناوە ئەو مناڵانە چیان بەکارێناوە چۆن بتوان بیپارێزن چۆن بتوانن کە بۆ درێژترین مودە بیپارێزن چمۆ لە ژێرگەڵا تا ئێستا سەرێکی بە ملەوەنی ڕەنگێکی جوان ماوە
هەرێکێک لەو بابەتانی کەما بۆ قەڵەمدایانی شێک لە مناڵەکان قەڵەمدایانە تۆسەیری کە یعنی گوارەی هەنێ لە مناڵەکان مابوو ئەمە بەڕاستی ئەمە خەڵکی پرۆفیشناڵی هەیە ئێستا من لە هێنەکە جۆلیا ڕۆبرنسن هەیە کە پسپۆرە لە تەکستەری تێکستایڵە کە دێت لەسەر قوماش و لەسەر کەرەسەی جلوبەرگ ئیشەکات ئەمەیان هێناوە بە تایبەتی لەوەی کەمبۆدیەکانە دێت سەیری کات دیراساتی لەسەر ئەو شێوە قوماشاناکە چۆن بێنێتەوە کە لەجێن ئەرزا بوون و دەریان هێناوە و یان پارێزن و قسەی لەکەن لە بەحسی لەسەرەکەن بەدەیان بەحسی توێژینەوە دەسەر ئەم مناڵانە کە هاتوون دێمە سێرەکەن لە پرۆسەی ئەو دۆکمنتکردنی کە من کردۆ چەندین باسی ژن و مناڵەکەم ژن و مناڵەکەم کە بەس ئەمانە نەچەکیان پێ بووە ئەسلحەیان پێوە منە شیرە خۆرە بوون ئەمە ژنێ بووە ئەمە مناڵێ بووە ئەمە ئەبدا هێناویانە بە تایبەتێکی زیندە بە چاڵیان کردووە ئەمە بۆ کورد ناتوانانی بچێ ئیسفادە لەم کەسە بەتوانایانە بکە بێنێت لەسەر ئەم ئێستا تۆ بۆنەوە گۆڕەکە هەیە هەڵدراوەتەوە هەموو بابەتەکان و هەموو مەتریاڵەکانی تیادا ینی تۆ یا ئێوە بەرن کاکە خەڵکانی شارەزایوەکو ئێوە بەرن یانی سوود ببینن ئالەم بابەتە هیچ داوا کراوە لە مامۆستایانی زانکۆوانی کە لە بوارەکەی شارەزان سەبوون کەسی چۆک و بەڕێزە داوا لێکراوە کە بچی ئەم بابەتە شان نەخێر من ئەمە 2 ساڵ پێش ئێستا لە خزمەتی جەنابی وەزیری شەهیدان بووم چون بۆ بابەتی هەرباسی مەوزوعانەمان لەگەڵا کرد هەر لەو کاتانە هێنا کاتی گەرمەگەرمەی ئەوە بوو کە دیانەی بۆ ئەو پرسکەکانیان بکەن و ئەمانە پرسیاری ئەوم لێ کرد کە ئەم هەمووە دۆزراوەتەوە ئایا ئەمە کەرەسەکانیان لەکوێ لە تەزبیحیان لە سەعاتیان لە ئەو شتانی کە بەکاریان هێناوە لە کراسەکان هیچ هینێکی بەتاڵم هەیە ئارشیفێکی بەتاڵم هیچ شتێکم نییە کارەساتە تو وەزارەتی بەڵێ ئەمە قسەی جەنابەتی حەزەکەی بە درۆم خاتەوە پێم بڵێ بڵێوانێتە بوونەوە گۆڕە هەڵدراوەوە ئەم هەموو کەلوپەلیتیە جا ئەمە ئێستا هەڵاوەتەوە کە ئەیبینی ئێستا ئەوانی پێشوش هەموو کەرەسی لەگەڵا بووە هەموو شتێکی لەگەڵا بووە زینە بەچاڵ کراون بەڵێ بەڵێ زینە بەچاڵ کراون هەر هەمویان ئێستامە نازانین ئەو شتانە کە دێنەوانێ دانە هەچەند ئەمە کە ئەوە عایلەوی تێکەڵیان کردوون بەیەکەوە هەموو کەوتون بەسەر یەکە یعنی ئەمە حەق نییە دەسی لێ بێرێ حتا دیراسەیەکی تەواوی لەسەر ئەکرێ بزانێ تاوەکو درڕندەیی ئەم ڕژێمە و ئەم خەڵکانی کە بەم شێوە بیریان کردێتەوە کە ئەم خەڵکە لە ناوبەرن دیراسەتی لەسەر بکرێ من بەسەرەوە نییە لەبەرەوەی ڕۆحێتی من ئاسوودە بێ بینم بیهێنەوە دەروبێنە دەستی من نەخێر ئەمە بابەتێکی سایکۆلۆژیە دەبێت ئیش بکرێت لەسەرەوەی دوژنەکان تا حدێک قینیان لێمانە ئێستا یعنی هیچ حلێکیان بۆ ئێمە نییە کە تەواجدمان هەیە و خی گەورە لێرە دروستی کردوین و بەدەست خۆمان نیەوەمانە دەوڵەتێکی و تورکیا دێتە سەر شاشە دەڵێ چاری کورد بەس ئەوێ لە ناو ببرێن یعنی ئەمە لە مێژووی هیچ وڵاتێکا ڕووی نییە و لە هیچ نیە ئێمە گرنگەمانە لە ڕووی تۆژینەوە ئیشی لەسەر بکەین باسی کۆنفرانس و جینۆساید و دەرەوە و ئەوانەمان کرد ئێمە کە ئەو جینۆسایدە نێو دەوڵەتیانە لە وڵاتان ساڵانە چەندینە جێڕێ تا ئێستا دوو توێژەری باشمان نییە لەوێ تەواجدی هەبێ کە دوو کتێبی تەرجمەکراوی هەبێ خەڵک بیخوێنێتەوە بیبینە لەسەر کورد لەسەر مێژووی کورد ئێمە لوبیمان دروست نەکرد ینی بەڕاستی ئێزیدیەکانی ژەسەکات و سەریش بوو بە تاوانێکی نێودەوڵەتی و ینی بە جینۆسایدی نێودەوڵەتی ناسێنراوە بەڕاستی بەڵام ینی گرنگ ئەوەیە ئێستا بۆ نمونە وەکۆر پێشتری ژوتمان ینی کۆمەڵێک تاوانێکی گەورە هەیە کە لە مرۆڤایەتیە ئەنجام درراوە لە ڕووی وێنەیەوە بەڵگەنامە هەیە و پارێزراوە و کاری لەسەر کراوە و ینی توانراوە ئەمانە بگەێنرێتە هەموو دنیای دەرەوە و هەندێک بابەتی دیکە هەیە لە ڕووی فیلم و ینی فیلمسازی و سینەمایە و کاری لەسەرکراوە دکتۆر ئێمە توانیمانە لە ڕووی فیلم و سینەماوە ینی ئەم بابەتە گەورەیە بگەینە دنیای دەرەوە یاخود نەخێر لە مەشە نەماتوانێت بە حەقەت کارەساتی ئەنفال کارەساتی هەڵەبجە هەروەها جینۆسایدی ئەزیدەکان بگەینە دەرەوە نەخێر ئەگەر یعنی ئەگە بڵین نەکراوە ئیش کراوە بەڵام بە تایبەتی وەزارەتی ڕۆشنبیری و حتا شەیدانیش پارەی بارەزوو خۆی تا سەرف کراوە بەس کەمی شوێنی خۆی گرتووە و کەسی پرۆفیشناڵ نەهاتووە ئەتیمادی بدرێتێ پشتیوانی بکرێ و توانی ئیشی باش بکات لەسەرەوەی ئەمە بەرتە پێشەوە چەند ئیشە کراوە ناتوانین بڵین نەکراوە بەڵام ئەمە کەمە لە چاو مەرگەساتێکی ئەمنە گەورە کە تۆ یعنیمە لە وڵاتان کە ئەیبینین بەردەوام پرۆژەی هوەری تازە لەسەر بابەتە ئەکرێت تازە ئەکرێتەوە هەر جارەی لایەنێکی بۆ خوێندنەوەی بۆەکە بە شێوەیەکی عاتفی بۆی کاریگەری دروستکە لە بەرامبەر و بینەر بۆی بیڵێتەوە لە زاکیری خەڵکە ئێمە گرنگیمان ئێمە ئەو نمان
پارە پرۆمۆت کردووە ئەو نەی لۆبیمان لەسەر فرۆشتنی غاز و نەوت کردووە لە وڵاتان و لە هینەکانە لە شوێنە تایبەتەکانە و پارەمان لەسەر کردو ڕبعێکی ئەو پارەی بۆ ئەو کردومانە بۆ چاپکردنی کتێب و تەرجمەکردنی ئەو کتێبانی لەسەر ئەنفالە و یادەوەریەکان و چیرەکان و دروستکردنی وەبسایتی تایبەتی و فلیمی داهێنەرانی تایبەت بۆ کەسانی کە پڕەفیشناڵن لەم بابەتە و دەستگرتنی ئەو هەرمەلالی کە بە جددی ئیش لەسەر ئەماکەن ئێمە دەمانتوانی دەوڵەتێکی چاک دابینکەین خوێنەری باشی ئەوروپی لەسەر ئەمە بێ پشتیوانی کاری ئێمە ئێمە کاریگەریکی وامان دروست نەکردو لە ئەوروپا خەڵک بێ ئاگان نەوەی نوێمان بێ ئاگایە لە ئەنفال لێرە وەڵامیژستمە بڵێم ینی نەوە تازەکانمان ساڵانە بەس کاتێک لە یادەکەی ئەوان گویان لەوا بێکە بۆ 1970 مرۆڤی بێتاوانی کورد لە ژن و مناڵ و پیر و گەنج ینی ئەنفال کراوە یاخود 5,000 کەسمان لە هەڵەبجە کیمیاباران کراوە یاخود چەند هزار کەسمان لە بۆ نمونە لە شنگال و لە ناوچەکانی کە ئێزیدەکان تیان نیشتەجێن ئەوانە جینۆساید کراون ئێخۆ بەڕاستی ینی ئەمە ئەگەر بێتە سەرواقع ئەگەر حکوومەت کەم تەرخەم بێلەوە ئێخۆ دەبێت ینی لایەنەکانی دیکە کە خۆمانین بە تایبەتی منێک کە ڕۆژنامەنووسم جەنابەت کە مامۆستایەکی زانکۆیت و لە بوارەکەی کارەکەی خوێندکارێک ینی کە بەڕاستی خوێندکارە لە زانکۆیەکە خوێندکارێکە لە قۆناغەکانی سەرەتایی و ناوەندیە ئەمە ژەبێ ئەم هەستەمان لا دروست بێ وایە نادوکتۆر پێدوانی نیشتیمانێکە تۆزە لاوازە زۆر لاواز بووە بۆیە من لێرەوە ڕووی قسەمەکەمە هەموو دەسەڵاتدارانی کورد لە کوردستانە بە هەر هەمان بەڕاستی کە لایەک لەم بابەتە بکەنەوانە و بزانن بەڕاستی 32 ساڵ زۆر زۆرە 30 ساڵ زۆر زۆرە 15 ساڵ زۆر زۆرە ئێمە دەسەڵاتێکی ڕەهامان هەبێ و بودجێکی باشمان هەبێ نەتوانین کە تا ئێستا مۆزەخانێکی تایبەتیمان هەبێ بە فەیلەکان کارلوونە هی بەرزانیەکان بەڕاستی مەئساتە تۆ 8,000 بارزانی بەری بە بەرچای هەموو دنیاوە لە ناوی بەری بە ئیستا لێرە تۆ مۆزەخانێکی تایبەتیت نەبێکە بێت ڕحیانە باس لەسەر ئەم بابەتە بکە ئێمە ئەبێ سوپاسی ئەوە بکەین کە ئێران کاتی خۆی ئەلبەتە بۆ خێری خۆی بوو سنووری کردوانێ و هاتن لە هەڵەبجان دۆکیمنت کردوانە یعنی ئیستا تۆ بچۆن ناو وڵاتی ئێرانەوانی کە سەیرەکەی ئەلەن فاجعەی هەڵەبجە کەس ئەنفال نازانێ نازان هەڵەبجە بە دڵۆپێکە لە ئەنفال باشە زۆربەی وڵاتان زیاتر هەڵەبجە ئەناسن بۆ چکم هەڵەبجە بە بەرچاوی خەڵکەوانە دەرگاکرایەوە ڕێکلامی لەسەر و علامی لەسەر بوو بەڵام ئێمە زیاد لە 5,000 گوندمان وێران کرا سەرچاوی ئاوەکانیان زەهراوی کرد ژیانیان نهێش پەلەوەریان تیانێ خانۆکانیان خاپور کرد لەسەر ئەمە هیچ نەهاتوون ئیشێکی وا بکەین یا دۆکیمنتێکی لەسەر بکەین کە میوانەکان دێن بۆ ئێرە بیبینن تۆ لە کوردستانەوە لە داخڵە بی تا ئێرە نازانی ئەنفال چییە لە کاتێکە ئێمە 8 زۆنی ئەنفالمان هەیە مەفروزە لە هەر شوێنێکا بینێمە کە داخلی زۆنی لە بادینان لە زاخۆ کە داخڵە بێ بڵێ ئەوە داخلی زۆنی 8 بوو لەوێ دەرچووە بە داخلی زۆنی 7 بوو لەوێ داخل بووە بێ زۆنی 6 بوو مەفروزە ئەمە لە هەموو دنیا پیشانی ئەو قەت و ئامانی لە منتیقا کراوەکە کەم نەبووە بە دێ و هەمووی وێران کراوە خێرە تۆ ئەبێ من دانیشم سەعاتی قسە بکەم بۆ خەڵک بڵم ئەنفال کراوم بەڵام زمینەیەک هەیە تۆ ئەڵێ ئەوە تۆ داخلی زۆنی ئەنفالی سێ بووم لە دەشتی کۆیە ئەمە پرسیاری لا دروستەکە ئێمە ناکرێ مۆنیمنت بەس لە ئەساسی شخصی بکەین و بۆ خەڵک بکەین و بۆ بکەین و هەچ کەسێک هات ئاژەر مۆنومنتەکە تۆ بەس لە کاتی یادەکەی ینی تۆ سوودی لێبینی تو بەکاری هەر ئەوەیە مۆنیمنت ئەبێ شوێنێکی قودوس ئێمە جاران شخصێکە بوو بە مناڵیان بردین بۆ ئەوێ ئەیان و ئەمە دوعای لێ بکەی کەسێ مناڵیە بێ کەسێ چاگە بێتەوە کەسێ ئەوە بێ چۆن پەڕەوی سەوزیان پێوک مەفروزە ئەمە فێربین لێرە کاتێککە مۆنیمنتیەکی لەبەرەوەی ئێمە زۆربەی قوربانیەکانمان شوێنی فەوتیان نازانین لەکوایە بێن ئەم مۆنیمنتەوە سەقافەتێکی وان هەبێ کە ئەمە بە شوێنی ئاسوودەبوونی خۆیانی بزانن و ئەبێ ئەو مۆنیمنتەش شتێکی شایستە بێت تایبەتی بێ کەسێکی بە ئەزمون ئەو کاری کرد بێ و بەشێ بێت لە ئازارەکە تا لەوێنە بتوانێت گوڵ بگرێ لە وڵاتان سەیریکە لە هەر شوێنەکە ئەچی شوێنێک هەیە مۆنیمنتێک کراوە یا شتێک کراوە تایبەتی خەڵگەچێت چەپکە گوڵی خاتە سەر لەبەرەوەی لە شەڕی جەنگێکە ئەمە بۆ بە قوربانی بۆ ئەوە ئێمە لە سلێمانیە لە کاتی قلیشانەوە و کوشتن و اختیالاتی ناوشارە بەدەیان گەنجمان هەیە لە ناو شارە اختیال کراوە کوژراوە ئەعدام کراون بە ناو شارە ئاڕۆی مێش میوانێنێ نازانی چی بەچیە شوێنێکمان نییە یەک شوێنێ نییە مەسەل لەبەر دەمنیسینە باش دڵشادا ئەو ساڵە مناڵێکی بۆ یاخچیان ڕەمی کرا
ئەی لای سجنەکەی لای سلێجەکەی سلێمانی شش گەنج ئەسحاب بەسمیلە باخی شێخ لەتیف مزگەوتی شێخ دوو دەرگا یعنی بەدەیان شتی وامان هەیە ئەم میمۆریانە هەمی ئەڕوە بەڵام لە وڵاتانە بە هەر شوێنەکە ئەڕۆی تایتڵێک هەڵوا ساولیانە ئەڵێ ئەمە شوێنی فڵانەشت بۆ مێژوو پاراستویانەوە توانیوانە ئەوان بیکەنە ئەرشیفێکی بەڵگەی و دۆکۆمنتاری کە پیشانی هەم نەوەکانی خۆیان هەم ینی هەموو دنیای بن کە بۆ نمونە ئەم کارە ساتانە لەم جێگایانە ڕوویداوە هەزەکەم دواپەیامی دکتۆر بویستم لەم بارەیەوە داواکاری چیە لە بەرپرسانی باڵا لە مامۆسانی زانکۆ لەسەر جەم ئەو کەسانی کە لەم بوارەدا خەمخۆرن بۆ بە دۆکۆمنتکردنی بە تایبەتی بابەتی ئەنفال و هەروەها ئەو کەرەسانی کە ئێمە لە داهاتووە لە چۆنەڵی لە دوای ئەوەی لە قوربانەکانی ئەنفالەوە دەسمانەکەوێت وڵی من یەکەمین هێنم بەهۆیشتا هینیان دروست نەکردو حکوومەتیان دروست نەکردووە هیوادارم بتوانن لە دروستکردنی حکوومەتە بتوانن ئەو وەزارەتانی کە پەیوەندیدارن بەوە خەڵکی شارەزا بێ خاوەنی خەون بێ خاوەنی دڵسۆزیەک و تایبەتمەندیەک هەبێ لەوەی بتوانێت خزمەتی بوارە بکە بە تەسکیەی کەسایەتی و عشایری و حیزبایەتی و بەوە نەکرێ تەکنەقڕاتێکی وابێکە و کەسە بتوانێت لەما چکم تا ئیستا ئەزمونونەکە پێمان ئەڵێ کە ئەم کەسانە بەم شێوە هەڵبژێراون سوودیان بە کەیسەکە نەگەیاندووە ئەمە زۆر گرنگە ئەملایەنی دووهەمی زانکۆکان زۆر گرنگە کە خوێندنی باڵا گرنگجی با بەوەی تەژیعی ئەو تەلەبانە بکە کە بە تایبەتی بچن دەریاساتی جینۆسایت بکەن ئاشیفی بکەن بە پسپۆڕی بۆمان بێنەوە بۆی بتوانین ئێمە لێرە ئیسفادەیان لێ بکەین یەک بینیش هەیە ئەوەی دوێنێ لە بیر نەبێ ئایندەی نابێ جوان دەستخۆش زۆر سوپاس بۆ بەڕێز دکتۆر عوسمان قادر ئەحمەد مامۆستای زانکۆ و شارەزای بواری دۆکۆمنتاری وێنەی ئەنفالکراوان سوپاسەکەم کە لە بەرنامەی پانۆراما لەگەڵمان بوو زۆر سوپاس بۆ بانگەشتم دەستیەوە خۆش بێ زۆر سوپاس وەڵە بینەرانی بەڕێز ئەڵقێم شەوی پانۆراماتان پێشکەش کرا ساغ و تەندروست باش بن خواتان لەگەڵ